بسم الله الرحمن الرحيم. كل نفس ذائقة الموت. براني خوشویست خۆتان ئەزانن ژیان و مردن قانونێکی خواهی و طبیعیە. هەر یەکێک لە ئێمەکە بە وەلادەت دەبێت ئەجزانین و ئەجزانەیەک کە دەژمرێت. بۆیە ژیان و مردن دوو پەدیدەن ئینسان بەسەریدا دێت و پێویستە دەرس و پەندی پێویستیان لێ هەڵێنرێت. ژیانی ئەو کەسانەی خۆیان سەرخان دەکەن بۆ خزمەتکردنی دین و دنیای خۆیان، بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی خۆیان، بۆ خزمەتکردنی زانیاری و چاکە و برایەتی و خۆشی ژیانێکی پڕ لە سەروەری و هەتا ئەستایش لە بیرۆوەری و لە ناو بیرودەوێتی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا دەمێنێتەوە. هەروەها لەو دنیاش پاداشیان دەدرێتەوە و لەوێش مایەی سەروەری و سەربەرزی خۆیان و کەسوکاریان دەبن، لەوێش لە باشی بەریندا جێگەی یاری خۆیان دەبێت. بۆیە ژیان کە بەڕاستیدا خەڵات و تێکۆشانە لە پێناوی دین و دنیادا، لە پێناوی خەڵک و چاکە و پێشکەوتنی کۆمەڵایەتی خەڵکیدا، ژیان لە بۆ کەسانێک کە وەکو قازی ڕەشادەتمەندی موفتی بەم شێوەیە بردویانە بەسەر ماوەی مایەی سەروەری و مایەی ڕێزی کۆمەڵانی خەڵکە. مرد و جین مثلی سێرەت و تاوە، ئەوی تاقی بمێنێ هەر ناوە. ئەوە بۆنەی چاقەی گەورەی کورد حاجی عالمی نەبرە. بۆیە ئەو کەسانەی کە وەکو ڕەشادەتمەندی موفتی خوا لێوە بوو، ژیانی خۆیان بە چاکە و بە خێر و بە پیاوەتی و بە خزمەتکردنی دین و کۆمەڵانی خەڵک و علم و زانیاری بردووەتە سەر، ئەمانە ناویان باقی دەمێنێتەوە، لە دڵی کۆمەڵانی خەڵکان زیندوو دەبێتەوە، لە مێژووی مێرەکەیاندا جێگەیەکی شایستە بە خۆیان، بەلاپەڕەیەکی دیار و ڕەحەتێکی دێرین بۆ خۆیان تۆمار دەکەن و داگیر دەکەن. ئەو کەسانی کە بەپێچەوانەوە دژ بە کۆمەڵانی خەڵکی خۆیان، بە ئیسلامیان، بە دین و بە دنیای پڕ لە ڕزگاری و ئازادی دموکراسی کار دەکەن،